سەرۆک مام جەلال هەمیشە پاڵپشت و داکۆکیکەرێکی سەرسەختی گەنجان بووە و پیشگیری لێکردوون لە هێنانە پێشەوەی گەنجان و تێکەڵکردنیان لە گشتکایە جیاوازەکانی ژیاندا و باوەڕی وا بووە گەنجان دەتوانن ببنە کارکتەرێکی سەرەکی گۆڕانکاریەکان و پێشخستنی کۆمەلگا. هەر بۆیە ئەمڕۆژ گەنجان سەرەڕای دووپاتکردنەوەی خۆشەویستیان بۆ خودی سەرۆک مام جەلال بەڵێنش دەدەن درێژە پێدەری ڕێبازەکەی بن. هەموو کات ئێمە خۆشەویستیەکی تاوامان بۆ جەنابی مام جەلال و بۆ ڕێبازەکەی جەنابیان هەبووە ئەو خودی خۆی پاڵپشتێکی گەورەی گەنجانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەموو کاتێک لە خەمی ئەوە بۆ یەکێتی نوێ بێتەوە بە خوێنی تازە بە گەنجی تازە بێتە پێشەوە پاڵپشتە بین بۆ ئەوەی کە هەموو کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان خوێنی تازە بیری تازە درێژە بە خەباتەکەی و درێژە بە ڕێبازەکەی شەهیدان و جەنابی مام جەلال بدە. جەنابی مام جەلال هەر لە سەرەتای لاوێتیەوە خۆی هەڵقوڵاوی ناو سیاسەت و ناو گەنجان و ناو هەموو چین و توێژەکان بووە پشتیوانی خوێنکاران و گەنجان و لاوان بووە بۆیە ئێمە درێژە پێدەرە بین. ئێمە وەکو گەنج بەڕاستی پاڵپشت و پاشتیوانمان بووە هەم ویستوێتی گەنج بێتە پێشەوە و نوێبوونەوە لە گەنجە ببینێتەوە. پەرەبێدەری ڕێبازەکەی مام جەلالین هەمیشە یەکێتی حیزبی گەنجان بوو هەمیشە لێرە لەم شوێنەدا کە من هەستم کردووە منوەکو گەنجێک هەستم کردووە کە یەکێتی یعنی هی گەنجە حیزبی گەنجەوە. گەنجان ئەمڕۆ لە هەموو کات زیاتر پەرۆشن لە سەرخستنی بڕیار و ڕاستپاردەکانی سەرۆک مام جەلال لە پێشخستن و سەرخستنی کاروانی سیاسی و دیموکراسی و ڕێکخراوەییدا چونکە هەمیشە سەرۆک مام جەلال پێداگیری دەکرد لە هاوکاری و پاڵپشتی گەنجان و هێنانە پێشەوەیان. جەنابی مام جەلال هەمیشە بیری وابوو و پێی وابوو دەبێت گەنج مشارەکەی سیاسی پێ بکرێت و گەنج تاقەیەک و بەهرەیەکی هەیە دەبێت ئیستیفادە و سوود لە تواناکانی گەنج وەربژێت هەر لە زمانی شاخەوە تا سەردەمی تەکنەلۆژیا و سەردەمی ئێستا گرنگی زۆری بە گەنجەدا. جەنابی مام جەلال هەمیشە ڕابەرێکی کاریزما و پێشکەوتوخواز بوو هەمیشە باخێکی گەورەی بە ڕۆڵی گەنجان ناوە هەمیشە گەنجی هێناوەتە پێشەوە هەمیشە مام جەلال گەنجی بەو کەرەستە شیاوە زانیوە کە ئەتوانێت دەستکەوتەکان پارێزێک کە ئەتوانێت داینەمۆی بەرەو پێچوونی کۆمەلگە و یەکێتی نیشتیمانی کوردستان بێت. ئێمە ژووک و گەنجان هەمیشە درێژە پێدەری ڕێبازی جەنابی مام جەلالە بین و لەسەر بیر و بەرنامەی جەنابیان بەردەوامە بین و دوهەمین وەسێتی بۆ کورد و کوردستان و یەکێتیەکەمان جێبەجێ دەکەین. ئێمەوە گەنجێکی کوردستان شانازی بۆ پیاوەکەین چونکە ئەو پیاوە پیاوێکە بەڕاستی نابێتەوە هەمومان هەموو تاکێکی گورە بێ شانازی بۆ پیاوکە دەستی گەنجی گرتووە بەڕاستی لە بواری وەرزشار لە بواری ئیشار لە بواری حیزبە ئێمە هەمان لەسەر ڕێبازەکەی مامین. کۆنگرەی چواری یەکێتی ناونرا کۆنگرەی نوێبوونەوە ئەمەش بە واتایی کە هەمیشە سەرۆک مام جەلال باوەڕی تەواوەتی بە نوێبوونەوە و هێنانە پێشەوەی گەنجان و تێکەڵاوکردنیان لە گشتکایە سیاسی و ڕێکخراوەیی کۆمەڵایەتیەکاندایە بۆی ئێستا گەنجانن بەشێکی هەرە گەورەی سەرکردایەتی نوێی یەکێتی پێک دێنن. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.